السلام عليكم ببورن لايفكا بتشرا لبيجكوا ديسانو دس بيكينو ان شاء الله. هیوادارم ماندوو نەبوو بن و لەگەڵمانە بەردەوام بن دەخولەکێکمان ماوە ئەم دەخولەکە کۆتایی پێێنی انشاءالله. طبعا یەکێک لەو خاڵانی کە باسمان کردوتمان ئەو شتانی کە پەروەردەکردنی مناڵەکە یەکەم وتمان لایانی فکری و عەقیدەی مناڵەکە، دووهەم خولیاکانی مناڵەکانمان و سێهەم لێهاتوویەکانیان کە چۆن لێهاتوویەکی هەیە مناڵەکەت و تۆ توانی گەشەی پێبەی. ئێستا بۆ نمونە زۆرێک لە لێهاتوویەکانتان نووسی دەستان خۆش بێ ئەو لێهاتوانی کە نووسیتانە چۆن گەشەی پێبەی بۆی مناڵەکەت بەرەو پێش بڕوە. و چوارم باس پەیوەندیەکانمان کرد، هوەری پەیوەندیەکانی مناڵەکەی من لە چه ئاستێکایە و چەندێک توانیوەتی پەیوەندیەکانی خۆی بەرەو پێش بەرێ لەگەڵ دەوروبەرەکەیە و کۆتا خاڵکە ئەمڕۆ باسێکین بوونی پێشەنگە لە ژیانی مناڵەکانمانە. طبعا مەسەلەی بوونی پێشەنگ زۆر گرنگە. ئایا مناڵەکەی تۆ کی کردو بە پێشەنگ؟ کی پێشەنگە لە بەرچاوی؟ ئایا مناڵەکەی تۆ چاو لە کی ئەکا سێری کی ئەکا؟ بۆ نمونە ئەو کەسانی کە پێشەنگن لە بەردەم مناڵەکەی تۆیە کەسانێکن کە جگەی متمانن، ئایا کەسانێکن کە تۆ بێخەمی لیان و کە بتوانی مناڵەکەت ئەو کا بە پێشەنگی خۆی و بە دوای ئەوە هەڵسو کۆتەکان چکە ئێمە بمانێ نەمانێ مناڵ لە بەتایبەتی لە تەمەنی هەرزەکاریە کۆمەڵی کەسەکە بە پێشەنگی خۆی و حەزەکە بەردەوام ئەوان چیان کرد متابعەیان بکە بە دوواداچوون کە بزانێ ئەوان چی ئەکەن، چی ناکەن، چی لەبەرەکەن، چی ئەڵێن، چی ناڵێن، لە کام کۆڕکۆبوونەوانەیە بەشداری ئەکەن حەزەکەن ئەمانیش دوایان کەون وەکو ئەوان بەشداری بکەن. بۆیە ئەگەر کەسێک ببێ بە پێشەنگی مناڵەکەت، ئەگەر ئەو کەسە متمانی تەواوت پێی هەبێ و لە ڕووی عەقیدە و فکرەوە کەسێکی زۆر سەلیم بێ، ئەو کاتە تۆ ئەزانی کە مناڵەکەت کی کردەوە پێشەنگی خۆی و لەگەڵ کێ حەزەکە بڕواتە دەرەوە و لەگەڵ کێ حەزەکات بەردەوام بێ و کاریگەری هەبێ لەسەری. بۆیە بوونی پێشەنگ زۆر گرنگە و ئێمە هەرێکە خۆشمان دایک و باوک بتوانین پێشەنگێکی باش بین بۆ مناڵەکانمان و مناڵەکانمان ڕەفتارەکان زیاتر لە خۆمان وەربگرن و بە هەواڵەکان کە بیچێنین تیانە لە خۆمان وەری بگرن. کەواتە ئێستا 5 خاڵی سەرەکی بوو کە ئێمە باسمان لێوە کرد. جا طبعا ئەگەر پێشەنگەکە کەسێکی وەکو باوکی خۆی بێ یاخود دایکی بێ ئەو زۆر گرنگە وەکو نووسیتانە پێشەنگەکەی کێ بۆ نمونە پێشەنگ نووسیتە باوکێتی، کەواتە ئەمە زۆر گرنگە کە ئێمە بتوانین پیشانە سەر بکەین. اینجا ئێسامە لە مەسەلەی پەروەردەی مناڵە بابەتەکە زۆر گرنگە و بابەتەکە بە یەک لایڤیش تەواو نابێت، چەندی لایڤی ترمان هەیە ئینشاءڵڵا ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین. بەڵام ئێستا بێمنە سەر پرسیارەکانتان. ئەگەر بتوانن لێرە پرسیارەکانتان بنووسن بۆ ئەوی لە ماوەی ئەم 5 خولێکێکمان ماوە 5 خولێکێ دەخولێکێکمان ماوە من بتوانم وەڵامی پرسیارەکانتان بەمەوە ئینشاءڵڵا و هەر پێشنیارێکیشتان هەیە بنووسن لە خزمەتتانابین و بیرشتان نەچێت ئەو پرسیارانی کە سەرەتا کردمان بۆم وەڵام من بنەوە لە کۆمنتەکانە، چکە دوای من ئیشی لەسەرەکەم و لە لایڤەکانی تریشە زیاتر بەکارێنین و زیاتر قسەی لێکەین. جاگەر ئێستا ئێوە پرسیارەکانتان بنووسن. باشە ئەڵێ مامۆستا بۆستە تا هەمووان بێنەوە. باشە وەستاوم تا هەمووان یێنەوە و بەخێر وێتەوە. زۆر سوپاس. باش زۆر باشە بزان بەشداربووەکان کە لایڤەکە بچڕە ڕۆشتن کێشە نابێ. ئینشاڵڵا ئێمە لایڤەکە هەیە، ئەگەر پرسیارێک شتێکی تەرتان هەبوو لە لایڤەکەی یەکەما دایبنێن، لە لایڤەکەی یەکەما بینووسن بۆ ئەوەی من پرسیارەکان تازە لە لایڤەکەی ترا وەڵام ئێمەوە دەستان خۆش بێ. زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە ئینشاءڵڵا لە ماوەی ئەم ماوەی کە پێکەوە ئەبین کۆمەڵێک شتی زۆر گرنگ باسەکەین. یەکێک لەو شتانەشی کە باسی ئەەکەین کتێبێکە زۆر گرنگە، کتێبێکی دکتۆر مستەفا ئەبوو سەعدە بە عەرەبیەکەی هەیە، ئەگەر دواتریش بە کوردیەکەی هەبێت و بتوانین بۆتان پێیا بکرێت هەر ئینستیتوتی ژیار بتوانێت ئەو کتێبەتان بۆ پێیا بکە. زۆر بابەتی زۆر گرنگی تایە کە کتێبەکەی دکتۆر مستەفا ئەبوو سەعدە. دواتر بۆتانە نووسم لە پەیجەکە یاخود دواتر چەند خاڵێکی باسەکەین لە لایڤەکانی ترە. تازە ئەم لایڤە کاتەکە زۆر کەم ماوە، لە هەفتەی داهاتووە ئێمە ئیشی لەسەرەکەین و کۆمەڵێک خاڵی زۆر گرنگی تایە بەتایبەتی بۆ ئەو دایکان و باوکانی کە کۆمەڵێک کێشیان هەیە لە پەروەردەی مناڵەکانیانە یاخود کۆمەڵی سلوک و ڕەفتاری مناڵەکە هەیە کە تۆ ئەتەوێت گۆڕانکاری تیا بکەی یاخود ئەتەوێت هەندێک سلوک و ڕەفتار هەیە بیچێنی لە مناڵەکەتە. بەناوی ئەوەیە کە ئەو کتێبە باز لە 40 سلوک و ڕەفتارەکە کە ئێمە بیکەین لەگەڵ مناڵەکانمانە. ئەوە لە لایڤی داهاتووە ئینشاءڵڵا قسەی لەسەرەکەین و باسی ئەەکەین و دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووم. ئێستاینە سەر پرسیارەکانتان. ئەڵێ مەسلەی سەڵتەکەیە دەنگەکەیە بەسەر چاو
جاری داهاتوو ئینشەڵا بە هێدفۆن قسە ئەکەین بۆ ئەوەی سەوتەکە باشتر بێت و دەنگەکەمان باشتر بێت ئەو بەسەر چا هەفتەی داهاتوو ئیشی لەسەرەکەین. دەستان خۆش بێ، زۆر سوپاس ئەوانی کە دەستخۆشیان نووسی و سوپاسیان کردم. منداڵەکەم 4 ساڵ و نیوە لەگەڵ هاوڕێکانی تووشی کێشەیە کە بێ ناتوانێت بەرگری لە خۆی بکە، بانگی دایکی ئەکات. طبعا ئەمە یەکێکی ترە لەو شتانی کە ئێمە لە پەروەردەی مناڵە ئەبێ زۆر ئیشی لەسەر بکەین. ئەویش پشت بەستنی منداڵەکەتە بە خۆی. مناڵەکەت چەندێ ئەتوانێت پشت بەخۆی بەستێ و چەندێ نازیاوەتی ئەو نازیاوەتێ کە نەتوانێت پشت بەخۆی بەستێ هەموو جارێ پشت بە دایکی بەستێ و دایکی بانکە. ئەوەش لە هەفتەی داهاتووە ئێمە یەکێک لە بابەتە گرنگەکانی کە ئیشی لەسەرەکەین مەسەلەی ناسپێدانی مناڵ. ئایا بۆ ڕادەیە بکە مناڵ نەتوانێت بەرگریش لە خۆی بکە و لە من دەرۆشە لێی بن و نەتوانێت هیچ قسەیە بکە یاخود بەرگریەک لە خۆی بکە، هەر بە دایکی بانکایە کەسێکی گەورەتر بانکە. ئەوەش یەکێکی ترە لە شتانی کە قسەی لەسەرەکەین، چونکە زۆر جار مناڵ لە بینی ناسپێدانی زۆر یاخود لە بینی ئیهمالکردنە هەمان شتەگرێتەوە. جاریواز ئیهمالیەکەی کە هەڵەیە بۆ جاریواشە نازێکی زۆری پێی کە ئەویش هەر هەڵەیە. ڕێگا تەندروستەکە چییە؟ ئەو لە هەفتەی داهاتووە یەکێکە لەو بابەتانی کە ئێمە قسەی لەسەر ئەکەین. کەمی مادەی ئاسن پەیوەندی بە تووڕەبوونی مناڵەوە هەیە. طبعاً کەمی ڤیتامینەکان بەعام پەیوەندی هەیە بە هەندێک خوڕەوشتی مناڵەوە. کەمی ڤیتامینەکان کە ئەوە پێشتر لەگەڵ پزیشکێکی دەرونیە قسەم کرد کە ئایا هەندێک سیفاتی مناڵ هەیە، بۆ نمونە هەندێک ڕەوشتێ لە مناڵەکەتە کە جاری وهەیە بێتاقەتە، جاری وهەیە زۆر عەسەبی تووڕەیە، جاری وهەیە عینادی ئەکا، جاری وهەیە کۆمەڵێک شت هەیە لە مناڵە هەیە. لای دکتۆرێکی دەرونیم پرسیار کرد کە ئەو باسی لەوە کرد کە کەمی ڤیتامینەکان یاخود هەندێک نەقس هەیە لە هەندێک ڤیتامینە کاریگەری دروستەکاتە سەر مناڵەکەت. بۆیە پێم باشە ئەگەر بۆ نمونە عەسەبیەتێکی زۆر لە ڕادە بەدەری هەبوو استیشارەی دکتۆرێکی دەرونی بکەن بۆ مەسەلەی ڤیتامینەکان، بزانن ئایا فەحسی ڤیتامیناتی بۆ بکەن، بزانن چەندێکە ڤیتامیناتی، چونکە ئەوە تەئسیری زۆر ئەکات. ناوی کتێبەکەی دکتۆر مستەفا ئەبوو سەعد کتێبەکەم نووسیوە، بزانم یەک دقە توانێکێک لەو کتێبە زۆر باشانەیە. کتێبەکە بە ناوی ئەطفال المزعجون، ئەمە بەعەرەبیەکەیەتی ئەطفال المزعجون، باسی چل سلوکەکە کە دایک و باوک ئیزعاجەکە لە مناڵە. چل سلوک چل ڕەفتار هەیە کە لە مناڵە وا ئەکا دایک و باوک زۆر ئیزعاج بکە. ئەو چل سلوک و ڕەفتارەیە کە باسی ئەکات و هەر یەکەشیان ڕێگە چارەسەرەکە چییە کە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین. ئەمە ناونیشانی ئەو کتێبە بوو کە داواتان کردووە، ئەطفال مزعجون. ئەمە ئەو کتێبەیە باسیەکەین و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتووە قسەی لەسەرەکەین. ئەڵێ مامۆستا ئەبێ کەسێکی وەک خۆتانم بۆ بدۆزنەوە لە کاتی خۆی ئینشاءڵڵا دێمەلاتان. تێنەگەیشتم کەسێکی وەک خۆمان چۆن بۆ بدۆزینەوە لە چییە. ئینشاءڵڵا دواتر قسەی لەسەرەکەین و دواتر لە کۆمنتە وەڵام تێمەوە. کوڕەکەم زۆر بێقەنەعەتە، چی بۆ بکەم؟ ئاها کاڵەی کوڕەکەم زۆر بێقەنەعەتە، لە چ شتێکە بێقەنەعەتەوە، هۆکارەکانیش بێ دەستنیشان بکەین ئایا تەمەنی چەنە مناڵەکەت و ئەو هۆکارانە چێکەوای لێ کردووە کەم قەنەعەت بێ. ئەوە بە وردیش هەفتەی داهاتوو بڕگەیەک تەرخانەکەین بۆ ئەوانە. ئێمە هەفتەکانی داهاتوومان زۆرە لە بەردەستمانە. ئەم شتانی کە ئێوە ئینووسن زۆر باشە، یارمەتی دەرێکە بۆی ئێمە بزانین لە چ ڕوانگەیەکەوە زیاتر قسەتان بۆ بکەین و کێشەکانیشتان زیاتر چییە. بۆیە کە بۆ نمونە کێشەیەکی مناڵەکە تەنووسی تەمەنەکەی زەرورە، بۆ نمونە بڵێ تەمەنی ئەوەنەیە و کوڕەیە کچە و چەنە مناڵە لە خێزانەکەیە، ئەمانە هەمووی زەرورن. ئێسامی بۆ نمونە کاتێک ڕاوێژکاری بۆ کەسێکەکەین ڕوبەڕوو ڕاوێژکاری بۆکەین، بۆ نمونە بۆی بزانین زۆرترین معلومات لەسەری بکەوکەین و ئەنجا دوایی وەڵامی بینەوە. بەڵام جاروای کەسێک لە دوورەوە تەلەفۆنمان بۆکە کێشەیەکی مناڵەکەی هەیە، پێویستەکە کۆمەڵێک زانیاریمان هەبێ لەسەری، بۆ نمونە ئەم مناڵی تۆ تەمەنی چەنە، کوڕە کچە چەنم، مناڵی ناو عائیلەکەیە. ئەوانە تەئسیرەکات بۆ ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە کە تۆڵی مناڵەکەم قەنەعەتی بە هیچ ناکات چی بکەم، بۆ بزانین هۆکارەکە چێک قەنەعەت ناکات. چونکە زۆر جار گەڕان بە دوای هۆکارێکێکە لەوانەیە کە تۆ کاتێکە هۆکارەکان نزانی جاری وهەیە دیاردەی کێشەکە شتێکە، بەڵام هۆکارەکە شتێکی ترە کە ئەبێ هۆکارەکە چارەسەر بکەین. کێشەی سەرەکی بەکارهێنانی مۆبایل لە تەمەنی 13 ساڵ، ئەمە یەکێکە لە کێشە زۆر باوەکان کە هەرچی دایک و باوکە هاوارە لێ هەستاوە لەسەر زۆر بەکارهێنانی مۆبایل. طبعاً لەسەر زۆر بەکارهێنانی مۆبایل
بابەتمان زۆرەوە دواتریش هەر بابەتێکی تۆمارکراوم هەیە دواتر ئەتوانم لە لینکەکەی لە کۆمنت بۆتاندا بنێم کە سێری بکەن ئەوش ئەوەیە مەسەلەی مۆبایل کاتێک کە هاتە ناومانەوە بە شێوازێکی وا هات بە شێوازێکی ئەوەنە سەریع هات بە شێوازێکی ئەوەنە خێرا هات دێکوباک فریان نەکەوتن کە چۆن خۆیان پرۆگرام کەن و مناڵەکانیان پرۆگرام کەن لەسەر بەرنامەیەکی زۆر باش بۆ بەکارهێنانی مۆبایل بۆیە شتەکە زۆر سەریع بووە دواتریش بەهۆی کۆرۆنا و کەرەنتینەوە کە قوتابخانەکان داخرا و زۆربەی مناڵەکان لە ماڵەوە بوون و ئەوەی تر زیاتر خۆیان نایە ئەو ئایپاد و مۆبایلی کە بەدەستیانەوە بێ کەەوەش هۆکارێکی تر بوو کەوای کرد بەکارهێنانی ئەمەرە ئەلکترۆنیەکان زۆر زیاد بکە بۆ مناڵەکانمان بەداخەوە و دواتریش کە خوێندن بوو بە ئۆنلاین ئەوەی تروای کرد کە پێویستەکە لاپتۆپ یا مۆبایلی بۆ مناڵەکەت بکڕی ئەمانە کۆمەڵی هۆکاری زۆر بوون بەڵام بۆ ئەوەی چارەسەریکەین ئێمە لە بەرنمەیەکە دوای لینکەکەیتان بۆ دانێم هەندێک لە چارەسەرەکان مەخسۆتە ڕوو و ئەتوانین لە هەفتەکانی داهاتووشە زیاتر قسەی لەگەڵا بکەین قسەی لەسەر بکەین چۆن وا بکەین وابەستەی مۆبایل و تیڤی نەبن باڵێ طبعا ئەمە یەکەم جارێ خۆشمان ئایا خۆمانی دایک و باوک چەنی وابەستەی مۆبایل و تیڤین بەجارێت لە خۆمانەوە دەست پێ بکەین ئایا خۆمان چەندێکین ئەگەر خۆت بەردەوام مۆبایلێکە بەدەستەوە بێ بۆ مناڵەکەت بڵێ مەیکە ئەوە ئەمە یەکێکە لەو شتانی کە سەرەتا بێ خۆمان و دایک و باوک پرۆگرام بکەینەوە و دواتریش ئەمە پێویستی بە بەرنامەدانانە پێویستی بە پرۆگرامە پێویستی بۆیە کە ڕاهێنانێکی باش بکەین لەسەری چکە بە ڕۆژ و دوو ڕۆژ نابێت ئەمە ڕاهێنانێکی وردی ئەوێ کوتم شتەکە زۆر سەریع هاتە ناومانەوە کۆمەڵێک هۆکاری ژوای کرد کە ڕێژەی بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایل و یاریە ئەلکترۆنیەکان زۆر زیاد بکە بۆیە ئەوە ئەبێ قسەی جدی لەسەر بکەین و لە هەفتەکانی داهاتوە کۆمەڵێک چارەسەر بخەینە ڕوو ئەڵێ چ کاتێک ئەم لایڤانە دەکەنەوە کاتەکەی بخەنە ڕوتەوان کاتەکەی ئەمە دیاری کراوە و پێشتریش ڕکلامی بۆ کراوە و کاتەکەشی لە گروپێکی تەلێگرام هەموو کەسانی کە بەشدارن تیاتی و کاتەکانیشان بەردەوام پێ ئەوترێ لەبەرەوە ئەگەر بەشداربی لە گروپە تەلێگرامەکە زیاتر کات و وەختەکان زیاتر ئەبێ لە بەردەستە زۆر سپاس ئەوانەی تر کە دەستخۆشی سوپاسیان ناردە زۆر سوپاسانەکەم زۆر خۆشحاڵ بم کە لەگەڵتانە بم ئەڵێ کچەکەم تەمەنی 13 ساڵە کەسی خۆش ناوێت و لەگەڵ کەس ناگونجێت دایمە شەڕ ئەکات لەگەڵ کەسی چواردەوری نازانم هۆکار چییە طبعا 13 ساڵ بێ و بەردەوام شەڕ بکات و هیچ ڕەفیقێکی نەبێ ئەوە کێشەی لە ئیکیۆکەیە هەیە لە زیرەکی عاتفیەکەیە هەیە کە زیرەکی عاتفی ئەم مناڵە گەشەی نەکردووە وەکە شەشی نەکردووە ئەبێ کۆمەڵێک هۆکار هەبێ کەوای کردبێ ئەم مناڵە طبعا هۆکارەکان ئێمە گەڕین بەدوێ هۆکاری وراثیە هۆکاری ژینگەییە و ئەو هۆکارە دەرونیانەی کە وای کردو کە ئەم مناڵەت بەم شێوازە بێ و نەمەتی کەسایەتی مناڵەکەشت ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکارن کە دەور ئەبینێ ئەوە وەکوتم کۆمەڵێک شت ئەبێ بنووسی لەسەری بۆ ئەوی ئێمە زیاتر هاوکارت بین لە چارەسەری ئەو کێشەیە کە بزین ئەم مناڵە بۆچی لەگەڵ کەسان نایگونجێ هۆکار چیە لەگەڵ کەسان نایگونجێ ئەگەر بڵێ هۆکارەکەی نازانم نەگەڕاوی بۆ نمونە یا گفتوگۆت لەگەڵا نەکردو یادا نەنیشتی قسەی لەگەڵا بکەی زۆر جار دانیشتن لەگەڵ مناڵەکە تا دەسێنان بەسەریان نزیک بوونەوە لێ گفتوگۆکردنێکی زۆر باش طبعا دواتر هەری بابەتێکی تایبەت باسەکەین بۆ کە چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ مناڵەکانمانە ئێمەیەکێک لە کێشەکانمان ئەوەیە گفتوگۆ ناکەین لەگەڵ مناڵمانە بەڵام چێکین ئامۆژگاریەکەین دائیمەن فێری ئەوەین کە مناڵێکمان دانین ئامۆژگاریەکەین بەردەوام ئامۆژگاری ئێ مناڵیش لە ئامۆژگاری بێزارە بێ تۆ بەردەوام ئامۆژگاریەکەی بەڵام گفتوگۆی لەگەڵا ناکەی گفتوگۆ زۆر جیاوازە لە ئامۆژگاری گوێی بۆ بگرە بزانە چییە هۆکاری چییە بزان لەگەڵ ڕەفیقەکانیان چۆنە سەبوو نمونە لەوانێت بڵێ ڕەفیقم نییە تۆ دانیشی ئامۆژگاریەکەی نابا ڕەفیقت هەبێ و ڕەفیق زۆر باشەوە دانیشە گفتوگۆی لەگەڵا بکە بۆچی ڕەفیقت نییە بۆچی ئەو ڕەفیقەت چی کردووە ناتوانانی بەردەوام بی لەگەڵی بۆچی شەڕەکەی ئەنی ها نەک وەکواش بێت ئەمەە پرسیاری لێ بکەی وەکو لێ پرسینەوە بێت بەڵام دانیشە وەکو هاوڕێک چکە مادەم 13 ساڵ ئەتوانی وەکو هاوڕێک دانیشی گفتوگۆی لەگەڵا بکەی قسەی لەگەڵا بکەی لەگەڵی بچیتە دەرەوە جاروێ لە ماڵی خۆتان ناپچۆرە دەرەوە لە کافتریات لە باخێک دانیشن و پێکەوە قسە بکەن ئەمە زۆر گرنگە کەواتە بەمانە هۆکارەکەی وەدۆردە ئەزانی نینۆک خواردنی مناڵ خووە ئەبێ ئەم خوانە بە تایبەتی 5 ساڵی ئەمانە لەگەڵ دکتۆرێکی دەرونیان ڕاوێژ بکەیت بۆ ئەوی تەرکیکە چکە ئەمانە ئەم خوانە نابێت لەگەڵی گەورە بێ ئەبێ دانیشی لەگەڵ دکتۆرێکی دەرونیە و هەنگاو بە هەنگاو لەگەڵت قسە بکە بۆی بتوانیت ئەو خووە تەرککە ئەو دکتۆری دەرونی زۆر باشی لێ ئەزانی و قسەت لەگەڵا ئەکات و کۆمەڵێک ڕاهێنانی شەیە دواتر ئەگەر ڕاوێژت کرد بە دکتۆرە دەرونیەکە کۆمەڵە ڕاهێنانی شەیە پێچەڵێ
طبعا دیسان پرسەری ناوی کتێبەکە ئەکەن وتمان بەناوی کتێبەکە بەناوی عەرەبیەکەی ئەطفال مزعجون. ئەطفال مزعجون ئەوە باس لە چل سلوکەکە چل هەڵسوکەوتەکە کە دایک و باوک ئیزعاجە بن کە مناڵەکانیان ئیکە. زۆر باشە مامۆستا کاتی لایڤەکە دیاری بکەن بۆ ئەوەی شتەکانیشمان لەبیر نەچێتەوە چاکترە بینوسن. لایڤەکان کاتەکانی دیاریکراوە شەوانی دووشەمان 2 لایڤتان هەیە، شەوانی پێنجشەمە لەسەر جومعەش 2 لایڤتان هەیە لە سەعات 9 دەست پێکات بۆ دەر لە سەعات 10 بۆ 11. ئەمە شەوی پێنجشەمە لەسەر جومعەوە شەوی دووشەمانیش 2 لایڤی ترتان هەیە کە ئەمە سابتە ناگۆڕێ کاتەکەی و لە گروپی تیلیگرامەکەشە هەبن بەردەوام ئەگادار ئەکرێنەوە. چارەسەری ئینکاری مناڵ چارەسەری ئینکاری مناڵ لەو کتێبەیە هەیە کە وتم هەفتەکانی داهاتوی ئینشەڵڵا هەوڵێن لەسەر ئەو کتێبانە کار بکەین و چەندین ڕێنمایی تیا لەسەرەوەی کاتێککە مناڵەکەم ئینکارە مناڵەکەم عینادا چۆن مامەڵەی لەگەڵا بکەم ئەوە بەوردی لەو کتێبەیە بۆتان باسەکەم و بۆتانە خەمەڕۆ ئینشەڵڵا ئەوە هەفتەی داهاتوو ئینشەڵڵا کە سەری لایڤەکەمان هەبوو. دەستان خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە. ئەڵێ ئایا پەیوەندی پەروەردەی تاک لە هەیەنە سەرکەوتوو دەبێت ئەگەر هاوسەرت هاوڕان نەبێ لەگەڵت؟ ئەمە یەکێکە لەو کێشانی کە ڕۆبەڕۆی دایک و باوکانە بێتەوە خێزاندارەکانە بێتەوە یەکیان شێوازە پەروەردەکە ئەوی تریان بە شێوازێکی تر پەروەردەکە و ڕێک نەکەوتون لەسەر پەروەردەیەکی گونجاو لەسەر پەروەردەیە کە چۆن مناڵەکانتان پەروەردەیەکە شتێکە لە باوکەکە شتێکی ترەڵێ ئەم شتێکە لە ئەو پێچەوانی ئەوی ترەڵێ ئەمە یەکێکە لەو خەلەلانی کە مناڵ زۆر زۆری زعاجەکە مناڵ زۆر بێتاقەتەکە کە دایک و باوک ڕێک نەکەوتون لەسەر پەروەردە بۆیە سەرەتا پێویستەکە ئەم دایک و باوکە خۆیان دانیشن خۆیان ڕێبکەون هاوسەردارەکان خۆیان جارێ ڕێبکەون لەسەر پەروەردەیەکی مناڵ بە بێدەن لە دوور لە مناڵەکان دانیشن خۆیان پرۆگرامێ دانن شوازێک دابنێن و خۆیانی لەسەر پەروەردە بکەن ئەنجە بێنە سەر پەروەردەی مناڵەکانیان چونکە بەڕاستی یەکێک شتێک بڵێت و ئەوی تریان عکسەکەی بڵێ ئەوە مناڵ لەو بینەیە نازانێ بە قسەی کامتان کە نازانێ لایەنگری کامتان بێ ئەویان شێوازێکی باش نییە. باشە دەستان خۆش بێ خۆش حاڵ بووم زۆر زۆر کاتەکەم تەواو بوو بۆی کاتی کاک دکتۆر نەبین چکە دوای ئەم داوای من ئەو لایڤی هەیە بۆی لە کاتی ئەویش نەبین زۆر زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان بورن کە لایڤی یەکەمیان خەلەلێکی تێکەوت و پچڕا و لایڤی دووهەممان دەست پێ کردەوە. بەڵام ئینشاءالله بەردەوام لەگەڵتانە بین و هەفتەی داهاتوو زانیاری زیاتر و شتی زیاتر باسەکەین و زیاتر چالاکترە بین لەگەڵ کۆمنت و لایکەکان هینەکانتان پرسیارەکانتان و دواتر زیاتریش قسەی لەسەرەکەین. دەستان خۆش بێ خۆشحاڵم و دواتریش بگەڕێنەوە بۆ لایڤی یەکەم ئەگەر پرسیارە شتێکتان هەبوو لە لایڤی یەکەمە بینوسن وەڵامی ئەو پرسیارانەشی کە پێشتر کردم لە لایڤەکەی یەکەمە بۆم بنووسن سوپاسدانەکەم چکە بۆ هەفتەی داهاتوو ئێمە کاری لەسەرەکەین و ئیشمان پێبێت. دەستان خۆش بێ و خۆشحاڵ بووم جارێکی تر و وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.